بابەتێک بە ناوی کۆمەڵەوەک بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی لە نووسینی سعید ئەمانی بۆ پێشوازی لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. کۆمەڵا لە ساڵی 1340 هەتاوی بەرابەر لەگەڵ 1969 زاینی واتە 54 ساڵ لەوە پێش لەلایەن کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی سیاسی چەپ و کۆمۆنیستەوە کە لە زانکۆکانی ئێراندا دەیان خوێند پێکاتوە. ئەم ئینسانە تێکۆرەشەرانە سەرەڕای هەرکەم و کوڕیەک کە لە کار و بیرکردنەوە و دەرکی سیاسیاندا هەبوو بێت لە گۆڕەپانی کردەوەدا لە نێو جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کارخانەکان لە نێو شار و تێکەڵ بوون لەگەڵ خەڵکی زەحمەتکێشی ئاواییەکاندا. بۆ سەلمانیان کە شێلگیر دڵسۆز بوێر و ڕازگۆترین تێکۆشەرانی سیاسی ڕێبازێکن کە سڕینەوەی هەموو جۆرە ستەمێکی وەک چەوسانەوەی کرێکاران بەدەستی سەرمایەداران، زەحمەتکێشانی ئاواییەکان بەدەستی دەرەبەگەکان و کار بەدەستان و مەئمورانی گەندەڵی ڕژیمی پاشایەتی، چەوسانەوەی ژنان بەدەستی زوڵمی کۆمەلگا، بنەماڵە و یاسا و ڕێسای کۆن و داڕزێوی کولتوری دواکەوتوانە و پیا و سالاری مەوجودەوە، داکۆکیکردن لە مافی نەتەوایەتی، ئازادی گەلان بۆ دیاریکردنی چارەنووسیان بەدەستی خۆیان و دژایەتیکردن لەگەڵ هەموو جۆرە چەشنە ستەمێک بەرامبەر بە کەمینە نەتەوایەتی ئاینی و ئەتنیکیەکانیان کردووەتە بەرنامەی کاری خۆیان. کۆمەڵا ڕێبەری باڵی چەپی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان بووە بۆ خەباتێکی وشیارانە و ئامانزدار لە پێناو ڕێخستن و وشیارکردنەوەی کرێکاران سەبارەت بە مافی سنفی سیاسی و چینایەتیەکانیان و ئاگادارکردنەوەیان سەبارەت بە گرنگی یەکگرتووی و هاوخەباتی لەگەڵ چینی کرێکاری سەرتاسەری ئێران و هاوچینەکانیان لە ئاستی دنیادا بۆ لە گۆڕنانی نظامی چەوسێنەری سەرمایەداری و بنیادنان و دامەزراندنی کۆمەلگایەکی ئازاد یەکسان و بێستەم و چەوسانەوە. لە پێناو وشارکردنەوەی ژناندا خەباتی کردووە و ئەوانی بە مافەکانیان ئاشنا کردووە و تێگەیاندون کە تا چ ئاستێک ژێردەستە و چەوساوەن و کۆیلەی نظامی پاڵپشتی پیا و سالاری و سەرکوتگەرن. بانکێشتی کردوون بۆ نێو گۆڕەپانی خەبات و ڕێخستن و وەک پێشمەرگە لە ڕیزەکانی تەشکیلاتدا هاوشانی پیاوان جێی کردوونەتەوە. سەرمەشق و ئولگوی ژنێکی لە ستەمیاغی و جێی ڕێز و پشتیوانی باقی ژنان هاوچارە نووسیان لە کۆمەڵگادا و تۆوی هیوایان لە دڵی بە هەزاران کچ و ژندا چاندووە و ئەوانش بێوێرانە لە دژی زوڵم و ستەم ڕاساون. جوتیاران و زەحمەتکێشانی دیاتەکانی لە یەکێتی جوتیاران و شۆڕاکانی ئاواییدا ڕێک خستووە، وشیاری کردوونەتەوە و ورەی وەبەرناون بۆ دیفاع لە مافەکانیان و بەرەنگار بوونەوەی زوڵم و زۆرداری ئاغا و دەرەبەگ و خاوەن مەڵکە گەورەکان. زەوی ئاغاکانی دەست بەسەرداگرتووە و لە بینی گوندنشینە هەژارەکاندا دابەشی کردوون و پارێزگاریشی لێکردوون. مەسهەبی وەک بەشێک لە ئامرازی دەستی دەسەڵاتداران و کۆنەپەرستەکان بۆ خەڵەتاندنی خەڵکی چەوساوە و ژێردەستە ناساندووە و بەگشت ئەو دەستە و تاقمەوە کە وەک هێزێکی خاوەن نەفوز و متعاهد بەرپرسانە بەرەو ڕووی هەموو پێشاتەکان دەبووەوە و لە ڕوانگەی بەرژەوەندەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان و بزوتنەوەی ئازادی خوازی سەرتاسەریەوە هەڵوێستی دەگرت. باوەڕی بە چالاکی سربەخۆی ئەحزاب هەبووە و هیچ هێزێکی بە زیادی نەدەزانی لە گۆڕەپانەکەدا و لە بیری لادانی فیزیکی هیچ لایەنێکدا نەبووە. بە متمانە بەخۆیی تەواوەوە بەرەنگاری پیلانەکانیان بۆتەوە و لە هەندێک بواردا لەگەڵیان چوەتە هاوکاری و هاو هەڵوێستیەوە. لەسەر بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە قازانجی ڕێکخراوەکەی خۆی سازشی نەکردووە و وێڕای بەشداری شێلگیرانە لە خەبات و بەرەنگاربوونەوەی چەکدارانەدا بەشداری وتوێژی لەگەڵ ڕژێمیش کردووە کاتێک هاوسەنگی هێز ئیجازەی داوە لە هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کوردە. لایەنگری مافەکانی منداڵان بووە و تاو جێگایە بۆی کراوە هانی کۆمەلگا بنەماڵەکان و خەڵکی مافخوازی داوە پارێزگاری لە مافی منداڵان بکەن و لە هەوڵی بەدیهێنانی دنیایەکی ئارام و پڕ لە ڕفاه و ئاسوودە و سالمدا بن بۆ داهاتووی منداڵان. پارێزگاری لە ژینگە کردووە و بەردەوام بەگشت تێکدەرانی ژینگە داچوەتەوە و بەرنامە وێرانگەرەکانی نظامی سەرمایەداری کە لە پێناو بەرژەوەندی دەسەڵاتداران و تاقمێک سەرمایەداردا لە هەوڵی وێرانکردنی ژینگەدا بوون لە قاوداوە. بە خەڵکی وتووە ئامانجی نهایی کۆمەڵا لە بەریەک هەڵتەکاندنی نظامی سەرمایەداری و دامەزراندنی دنیایەکی یەکسان و بەدوور لە هەر چەشنە چەوسانەوەیەک واتە بنیادنانی کۆمەڵگایەکی سۆسیالیستیە. لەبەرەوەی ئەم ڕێکخراوەیە بەکردەوە هەوڵی بۆ سڕینەوەی هەنگاو بە هەنگاوی سەرجەم زوڵم و زۆرداری دەستەبەرکردنی مافە پێشێلکراوەکانی بەشێکی بەرینی دانیشتوانی کۆمەلگای داوە.
زۆری خەڵک متمانەیان پێکردووە و وێڕای پشتگیری و پشتیوانی لێکردنی خەباتی خۆشیان لە ڕیزەکانی کۆمەڵەدا بۆ دەستەبەرکردنی ئامانجەکانی درێژە پێداوە. تەنانەت بەشی مامناوەند و وردە بۆژوازی شار و بازاڕیەکان لە کوردستانی ئێران بە پێش بانگەوازەکانیەوە هاتوون کاتێک مانگرتنی گشتی ڕاگەیاندووە و شان بەشانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەشداری مانگرتنەکان بوون. ئەم ڕەوانگە سوسیالیستیە بۆتە ڕووگەی ئاواتی لاوانی کچ و کوڕی ئەم کۆمەڵگایە و دەستەبەربوونی خەونەکانیان لە ڕێبازەکەیدا بینیوەتەوە و وەک پێشمەرگە و هەڵسوڕاوی سیاسی و چینایەتی پێوە پەیوەست بوون. ئەم جەریانە کە ڕێکخراوێک بووە بە ئامانج و بەرنامەی سەرتاسەریەوە لە پێناو یەخستنی خەباتی یەکگرتوانەی هێزە چەپ و کۆمۆنیستەکانی ئێران بەشداری لە پێکەنانی حیزبی کۆمۆنیستی ئێراندا کردووە و بۆتە یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی. تاو جێگایی بۆی کراوە لە پێناو بەهێزکردنی خەبات و بزوتنەوەی سەرتاسەریدا بەتایبەت بەهێزکردنی بزوتنەوەی کرێکاری لە ئاستی ئێراندا هەوڵی داوە و هەزینەی بۆ داوە. پاڵپشتیەکی هەستپێکراوی لە بزوتنەوەی ڕەوای خەڵکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان کردووە و وێڕای ڕێنمایی بەجێ ڕەخنەش یاراستەکردوون بە لە ڕێدا چوون و مەترسی سیاسەت و هەڵوێستە نەگونجاوەکانیشیانی خستوەتە ڕوو. دیفاعی شێلگیرانی لە خەباتی گەلانی بندەست بە تایبەت خەڵکی فەلەستین و بزوتنەوەکەی کردووە و خوازیاری چارەسەرکردنیان بووە بە شێوەیەک لە بەرژەوەندی ئەو گەلانەدا بێت. ئەم ڕێکخراوەیە کە سەرەتا نەمامێک بوو لە ڕەوتی گەشە و هەڵدانیدا بوو بە دارێک بنج و ڕێشەی سەرتاسەری کۆمەلگای کوردستانی ئێرانی داگرت. سایەی ئەم دارە بوو بووە جێگای دڵنیایی و حەسانەوەی خەڵکی زۆر لێکراوە و ماندوو بەدەست زۆڵمی زۆرداران و شەرمەسەریەکانی ژیانەوە. هەرچەند جارجارە تەوری جیابوونەوەکان هەندێک پەل و پۆی هەڵپاچیوە بەڵام پەیکەر و ڕێشەی پتە و لە جێگای خۆیان ماونەتەوە و زۆری نەبردووە خەڵف و پەلوپۆی تازەی دەرکردوێتەوە و جێگای برینەکانی ساڕەش کردوێتەوە. تەنانەت ئەو هۆرانەی لە خۆشی چیکرابوون نەیان توانیوە درست بخەنە جەستەی و بربەگەشەکردنی بگرێت. کۆمەڵا بەم تایبەتمەندیانەوە بۆتە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی جێگای هیوا متمانە و خۆشەویستی خەڵکی بەرینی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان و ئێران و دەستەبەربوونی مافەکانیان لە ئاوێنەی بەرنامە و ڕێباز و هەوڵ و تێکۆشانیدا دەبینن. حزور و پێشەنگایەتی ژنان و کچان لە شۆڕشی ژینادا بەرهەمی هەوڵ و تێکۆشانە نەپساوەکانی ئەم ڕەوتەیە لە ماوەی چواردەی ڕابردوودا. هەرچی زیاتر پتەوکردنی ڕیزەکانی ئەم ڕێکخراوە دەتوانێت ببێتە گەڕانتی پاراستنی دەستکەوتەکانی شۆڕش و بە ئاکامگەیشتنی ویست و داخوازیەڕەوە ڕادیکاڵ و ئینسانیەکانی جەماوەری خەڵکی ڕاپەڕی و دامەزراندنی کۆمەڵگایەکی ئازاد و بە دوور لە هەر چەشنە زوڵم و چەوسانەوەیەک. پیرۆز بێت ڕۆژی کۆمەڵە.